کۆبوونەوەکانی وەفدی حکومەتی هەرێم لە بەغدا بێئەنجام بوون. وەفدی حکومەتی هەرێم بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی لە بەغدا لەگەڵ هەریەک لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکۆمار کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان وەفدی هەرێم کە خاوەن بڕیار نین لە دۆسیەی نەوت لەبارەی پشکی هەرێم لە پرۆژە یاسای بودجە لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی عێراق نەگەیشتوونەتە هیچ ڕێکەوتنێک. لە کۆبوونەوەی لیژنەی دارایی وەفدی هەرێم ڕەتیان کردووەتەوە تەواوی مەلەفی نەوتی هەرێم ڕادەستی عێراق بکرێت و باسییان لەوە کردووە ئامادەن 250,000 بەرمیل ڕادەست بکەن، جا داهات بێت یان نەوتەکە. لە بەرامبەردا زۆربەی لایەنە شیعەکان لە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق داوا دەکەن هەرێم کۆی مەلەفی نەوتەکە ڕادەست بکات. با گوێرەی زانیاریەکان بڕیار وایە هەفتەی داهاتوو لیژنەی دارایی پەرلەمانی عێراق بڕگەی پشکی هەرێم یەکلا بکاتەوە. بە بۆچوونی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ئێستا دەرفەتێکی لەبار بۆ چارەسەرکردنی دۆسەی نەوتی هەرێم هاتووەتە ئاراوە و پێویستە دەسەڵاتدارانی هەرێم واز لە بەرژەوەندیە تایبەتیەکانیان بهێنن. بە پێچەوانەوە لە داهاتوو عێراق گرفتی گەورە بۆ نەوتی هەرێم دروست دەکات. بێئەنجامی کۆبوونەوەکانی وەفدی هەرێم لە بەغدا هاوکاتە لەگەڵ نزیکبوونەوەی دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجەی عێراق و پێشبینی دەکرێت هەفتەی داهاتوو دەنگی لەسەر بدرێت. بە پێی پرۆژەکە پشکی هەرێمی کوردستان زیاتر لە 13 تریلیۆن دینارە و لە ئەگەری پابەندبوونی هەرێم بە یاسای بودجە ئابووری هەرێم بەرەو گەشانەوە دەڕوات. نعم تمت الموافقة.